دووبارە سڵاوتان لەبێ. پەروێز ڕۆستەمی یەکێک لە ناوە دیارەکانی بواری بەتایبەت سینەما و دەرهێنان و یەکێک لەو کەسایەتیانەی کە خاوەنی چەندین فیلمە و فیلمەکانی هەم لە ڕۆژهەڵات و هەم لە وڵاتانی دەریشەوە نمایشکراون و یەکێکە لە دەرهێنەر هەرە دیارەکان. لە ئێستا لە نوێچین کاریانە دووەهەمین وێنەکانە کە نوێچین فیلمی بەڕێزیانە و ئەم فیلمە دیارە بە شێوازێکی جیاواز و هەروە چەندین تەکنیکی جیاواز کاری لەسەر کراوە. زۆر بەڕێز مامۆستا پەروێز ڕۆستەمی ئێستا لە ڕێی سکایپەوە لە سنەوە لە ڕۆژهەڵاتی جوانەوە لەگەڵمانە. مامۆستاگیان سڵاوت لێبێ، ئێوارەت باش بێ. دەنوو خان هیوادارم کە باش بن. زۆر سپاس بۆ داتان بۆ ئەم پرۆگرامە کە بتوانم لە خزمەتانە. زۆر سپاس مامۆستاگیان، خزمەت لە ئێمەوە. ئەنجا بابزانم دووهەمین وێنەکان کە نوێترین فیلمی بەڕێستانە، بزانم فیلمەکە باس لە چیە کات و چۆن کاری دەرهێنانت بۆ کرد و لەکوێ وێنەت گرت؟ ئەرز بێت دووهەمین وێنەکان ئاخرین فیلمێکی منە، یعنی وەکو کۆرتە فیلم لە واقع لەگەڵ مامۆستا سەربەست ئەحمەد لە سینەمای گەرمیان لە واقع وەکو بەرهەمهێنەری فیلمەکە لە هاوینەوە قسەمان کرد لەسەری وەکو بابەتی فیلمەکە کە دەڕێتەوە بۆ سەر مژاری فیلمەکە باسی مادە هۆشبەرەکانەکە کە لە تقریبان ڕۆژهەڵات و لە باشوور ئیسە وەکو بەڕاستی ئەمرازێکی زۆر ناخۆش و ناشرین کەوتووەتە ناو نەسڵی نوێ و خەریکە بەڕاستی پەراسێنێ و ئێمە لەسەر ئەو بابەتە هاتین سناریۆیەکمان لەگەڵ مامۆستا سەربەست نووسی و لە دوای یەک دوو سێ مانگ لەسەر سناریۆکە بڕیار درا کە ئەم سناریۆ بەرهەم بێت وەکو فیلمێکە بابەتەکەی لەسەر مادە هۆشبەرەکان. زۆر باشە. ئەمە بابەتێکی بێگومان گرنگە و لە زۆرینی وڵاتانی جیهانیشە ئەم جۆرە بابەتە گفتوگۆی لەسەرکرد و فیلمی لەسەر بەرهەمەهێنرێت. بزانم ئێوە وەکو کوردێک پەیامتان چییە بەوەی کە توانی وتیانە لە ڕێی فیلمێکەوە ئەم جۆرە بابەتە ترسناک و مەترسیدارە لەسەر با بڵێم کۆمەڵگەی کوردی بە شێوەیەکی گشتی باس بکەن؟ با بڵێم بەداخەوە ئیسا ئەم بابەتە وەکو بابەتێک کە چەندین ساڵە وەکو بەرنامەیەک لەلایەن کەسایەکە کە دەستیان دیار نییە بەڕاستی، یانێ شاراوان خەریکە لە نێو کۆمەلگای کوردستانە ئیسە بەعام خەریکە بەرنامە و پلانی بۆ داڕژێت و بەداخەوە تا ڕادێک توانیانە بە نوعێک لەسەر ئەم قەزیە دەست پیا بکەن بۆ ئامانجانەی کە خۆیان هەیەە. لێرە پێویست بوو کە ئێمە وەکو سینەماکار وەکو هونەرمەند نەتەنها لە بابەتی سینەما لە حوزەی سینەماوە هەمووی هونەرمەندان بێن دەست بەنە دەستیەکەوە و دش بەم کارە ناشرینە، دش بەم کارە واقعا کارێکە دەتوانێت لە دنیای ئەمڕۆوە تەئسیراتێکی زۆر خراپ و مخەڕبی لەسەر کۆمەلگای ئینسانی، نەتەنها کۆمەلگای کوردستان بەعام لەسەر کۆمەلگای ئینسانی بێت. و بەڕای من ئەم کارە دەیان کاریتر سەدان کاریتر و ئەگەر بێت لەلایەن میدیا و لەلایەن دەسەڵاتەوە ئیسە با بڵێم بێت حمایەت بکرێت و هەمچین بەرهەمهایەک دروست بکرێت هەم لە باشوور و هەم لە ڕۆژهەڵات لە فەرق ناکات لە هەر شوێنێک لە کوردستان دەتوانێت کاریگەریەکی باشی بێت لەسەر کۆمەڵگا بەتایبەت لە نێو نەسڵی نوێدا. دنیای ئەمڕۆ دنیای سوسیال میدیایە، بیشترین کاتی نەسڵی نوێ لە دنیای مەجازیەدا، یعنی ئێمە حەچەن کە بتوانین وەکو پرۆگرام وەکو پلان وەکو ئیسە با بڵێن لە تەوا بابەتە هونەریەکان بتوانین ئەسەری باش بخۆڵکەینین کە لە پەنای فۆرما دەستڕەسیمان ببێت بە معنایەکی باش بە فکر و ئەندیشەیەکی باش بتوانین ئەم مۆزوعە بیشتر ڕۆنکەینەوە بۆ نەسڵی نوێ و هەروە بۆ بەعام بۆ کۆمەلگای کوردی. زۆر باشە.
کارێکی باشمان. باشە مامۆستا پەروێز ئەم فیلمە بۆ نمایشە یاخود بۆ بەشداریکردنە لە فستیڤالەکانی دەرەوە؟ ئەم فیلمە تازگی کاری پۆست پرۆداکشنی تەواو بووە لە تارانە و بڕیار وایە کە لەلایەن لەگەڵ چەندین دانە کۆمپانی بڵاوکاری فیلم قسەمان کردووە کە ئەمە سعی بکەین لە مانگی داهاتووە بە باشترین شێوە ئەم فیلمە لە ئاستی جیهانیە بڵاو بێتەوە و بتوانین قسەی خۆمان و ئەو دژایەتیە کە ئێمە وەکو هۆنەرمەند وەکو کورد سەبارەت بەم حرەکەتە ناشرینە ئیکسە لەلایەن کەسایەکەوە کە بەڕاستی ساڵهان خەریکن پلان دەڕژێنن بۆ ئەوەی کە بتوانن نەسلی نوێ لەبێن بوون. هیوادارم کە بتوانین بەم فیلمە و دەیان فیلمی تری ئەوە ئاگاداریەکی باش بۆ کۆمەلگای کوردی و هەروە بۆ کۆمەلگای ئینسانی دەربڕین و پەیامی خۆمانمان گەیان بێ بە ئاستی جیهانی. زۆر باشە لە بەشێک لە وێنەکانی کە لەگەڵ وتەکانی بەڕێستا ئەمبینی ئەو نەوچانەی کە بەبزانم وێنەی تیاگیراوە کوێن چونکە هەستەکەم هەندێک لە گوندەکانیش شانسی ئەویان هەبووە کە ئەم فیلمان تیا وێنە بگیرە. ببورن دەنوخان من لە پرسیارەکەی جەنابەت بە باشی تێنەگەیشت. باشە زۆر باشە مامۆستاگیان مەبەستم لەوەیە ئەم فیلمە لەکوێ وێنە گیراوە چونکە لەگەڵ وێنەکانە کە ئێستا گفتوگۆمان کرد هەندێک لە وێنەکان با بڵین کچان بەجلی کوردی و هەندێک وێنەی سروشتی کوردستانە بینم پرسیم بزانم کە لەکوێ وێنەتان گرتووە. ئەم فیلمە لە واقعدا لە پارێزگای کوردستان ڕۆژهەڵات لە بیشتر لە سنە بوو یعنی لۆکیشنی ئەسلیمان لە سنە بووە و بەشێکی تر دەرحاڵ ئەو شتێکی پێویست بووە بۆ کارەکە سەیمان کردووە هەر لە جۆگرافیا و سروشتی کوردستان بەهرەوەی بوو. زۆر باشە تاچەند ئەرکی ئێوەیە کە بەشێک لە سروشتی کوردستان لەنێو فیلمەکانتانە پیشان بن بۆ ئەوەی کە بەشێک لەو سروشتە جوانە ئەگەر فیلمەکە لە نێو فستیڤاڵی دەریشەوە بێت کەسانی دەرەوەش بەو سروشتە جوانە ئاشنا بن. خۆشبەختانە بۆ نەتەنها فیلمی بۆم تەواو ئەو فیلمانەی کە لە جۆگرافیای کوردستانە بەرهەمدێن یعنی بەشێکی زۆر لە هەستی فیلمەکە و ناوڕۆکی فیلمەکە بە شێوەیەکی ناخوداگە یعنی پەیوەندی هەیە لەگەڵ سرۆشت و جۆگرافیای کوردستانە و سرۆشتەیە کە دێتە ناو هەمووی ئەو تەسویرانە و باتوانێت معنایان پێ ببەخشێت. یعنی هیچ وەخت سرۆشتی کوردستان جیا لە ئەو چیرۆکانەی نەبووە کە چە بە شێوەی ڕەوایەتی یعنی گەڕانەوە بۆ ئێمە یعنی گەڕاندویانەوە بۆ ئێمە چاوەی کە مەسەڵەن وەکو چیرۆکێکی خەیاڵی بێت یعنی هەمووی ئەمانە گشتی هەڵەگرێتەوە بۆ سروشتی کوردستان. هەر بەشێک لە سروشتی کوردستان لە هەر پارچێک لە کوردستان هەزاران دانە چیرۆک هەزاران دانە داستانی بۆ هەیە و ئێمە ئەتوانین وەکو نووسەر وەکو دەرهێنەر وەکو سینەماکار هەمووی ئەو شتانێک کە سەبارەت بە ڕابردووە و ئەو شتانێکە لە ئێستا ڕوەدات لە جۆگرافیای کوردستانە بیانترینە بەر کامێران و بە ئەدەبیاتێکی سینەمایی بتوانین لەگەڵ بینەری خۆمان لە ئەو پەڕی مەرزەکان هەتا لە دەرەوەی کوردستان پەیوەندی بکرێت. زۆر باشە جا ئەمەوێ باسێک لە فیلمی بەڵگەنامەی بکەم لەگەڵ بەڕێستا بزانم کە فیلمە بەڵگەنامەیەکانیش تا چەند گرنگن و خۆت کاری لەو شێوەیەت کردووە بە تایبەتیش فیلمی حەو سەمفۆنیاکە بە بزانم کە چۆن دەرهێنەرانیش کار لەسەر فیلمی بەڵگەنامەیەکن بە شێوەیەکی گشتی. ئەرزبێت من بیشترێ ئەو فیلمانێکە بەرهەماتوە لەلایەن منەوە فیلمی دۆکومنتارین یعنی وەکو دەغدەغەی خۆم کە ساڵهایە دەغدەغە هەڵەگەڕێتەوە بۆ تەجربەیەک کە خۆم لەناو خاکی کوردستانە لە کوردستانە کە گەورە بووم بە دنیا هاتووم هەمووی ئەمانە لە ژیان بە نوعێک لە ناو فیلمەکانە ڕەنگی داوەتەوە و ئەو دەغدەغەمەندیە لە ناو فیلمەکانە ئەبینی بەشێکی کۆلتورە بەشێکی کۆمەڵناسیە بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆ مثلا بابەتی موسیقایی و فرێک لەو ئاینانەی کە لە کوردستانە هەست بە مێژوویەکی بێرینەوە. یعنی بەداخەوە ئەمڕۆ میدیای کوردی
ئەو جۆرەی کە من ئەیبینم، ئەو جۆرەی کە من دیمە، ئەو جۆرەی کە شیا بوایەت هیچ وەخت هەرەی نەداوە بە فیلمی دۆکۆمنتاری باش. من ڕۆژانە ئەبینم بابەتێکی زۆر پرۆگرام لە ڕۆژهەڵاتە بەرهەم دێت و بۆ بەرنامێکی تەلەڤیزیۆنی لە باشوورە پیشان ئەدرێت، بەڵام هیچ گونە کاریگەریەکی نییە بۆ منی بینێت. بەرخاترەوە کە بابەتەکە قۆڵ نییە، بابەتەکە بابەتێکی گوزەرایە فقط بۆ پڕکردنەوەی تامی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنیە. بەڵام ئێمە کەسایکی خۆمان هەیە لەم بوارە وەکو دۆکۆمنتکارێکی باش لە ئاستی جیهانیە کارەکەن. خب هەر ئەو پارێکی خەرجە بێت بۆ بەرنامێکی پرۆگرامێکی تەلەڤیزیۆنی دەیدەن بە کەسێک لێرە هیچ گونە شارەزایەکی لەسەر ئاسان بابەتی ئەسڵ دۆکۆمنتاری نییە، بابەتی فیلمسازی نییە، نەسەوادێکی ئاکادمیکی هەیە. خۆ بێن ئەو کەسانێکە بەڕاستی دەغدغەی فەرهەنگی و کۆلتۆریان هەیە دای بنن، بابەتی باش بەرهەم بێت تا ئەوەی کە بتوانین ئەو کارەساتانێکە لەنێو کۆمەڵگا ئیسە لە بابەتی سیاسی ئیجتماعی فەرهەنگیەوە و هەم لە بابەتی سرۆشتیەوە بتوانین بەرهەمایەکی باش دروست ببێت کە هیچ وەخت ڕنگ و بۆیان بۆ مێدیا کۆنە نەبێت. و ئێمە هەر کات ئەم فیلمانە ببینین بتوانین ئەو ئێرتباتە باشە لەگەڵیانە بگرین و کاریگەری خۆیان لە هەر زمانی ممکنە لەسەر کۆمەڵگا و لەسەر بینەردا بن. زۆر باشە کاک پەروێزەمەوەکو دوایمین پرسیار بزانم کە چ بابەتێکی تر لە نێو کۆمەڵگایان بۆ ئێستا جێگەی سەرنجە تۆ پەیامێکت هەیە ئەتەوێت لە ئایندەیە ئەو پەیامەی خۆت بکەیتە فیلمێکی سینەمایی؟ من تقریبا 3 ساڵێکە فیلمێکی سینەما یعنی فیلمنامێکی سینەمایی نووسووە، یعنی لەسەر ئەو بابێژم کارە ساتانەی کە لە جغرافیای کوردستانە اتفاق کۆتووە. تر ئەم کارە ساتانە من ناتوانم ئایسالان دقیق بێژم ئەو کارە ساتەی، وەلێ پەیوەندی هەیە لەسەر تەواو کارە ساتهایەکە لە مێژووی کووردا اتفاق کۆتووە. و هیوادارم ئەمە 3 ساڵە من بە شوێر ئەسپانسرم بەداخەوە لە هیچ شوێنەکە ئەسپانسرێک کە بتوانێت ئەم فیلمە ساپۆرتکان نەبووە و هەروە خەریکین بەملا. یعنی ئەبینم لە غێرە کوردەکان بیشتر سفارشەدان یا دێن بە تەرەف ئێمە کە ئێمە بین حتا سناریۆکە بە نەفعی ئەوان تەغییر بین و بۆ ئەوانی کار بکەین. بەڵام من لەم یعنی سعیم کردوام کارە نەکەم و ئێستایشە هەر بە شوێنەوەی مەکە بتوانم لە جێگەیەک کەسێک کە خەمخۆری کولتور و فەرهەنگ و مێژووی کوردە بەڕاستی پەیا بکەم کە بتوانێت ڕۆژێک ئەم سناریۆە یا ئەم بابەتەی کە ئیسا چەندین ساڵە لەسەری بیرەکەمەوە نووسیمە وەکو بابەتێکی باشە چە بەسا برێک لەو سینەماکارانەیە کە بەناوبانگن لە سینەمای ئێرانە حەزیان کردووە بە سناریۆکەوە حتا پیشنهادی ئەوەیان داوە کە سناریۆکە بکڕن و ئەوان دروستی بکەن. ئەم کار من نەکردووە. هیوادارم کە هەلێک بڕک بێت و بتوانین ئەم بەرهەمە ڕۆژێک بێتە بەر کامێرا و لە دوا ڕۆژە بیبینین. بەڕاست سپاس بۆ بەڕێز پەروێز ڕۆستەمی جەرهێنەر کە لە شاری سنەی جوانەوە لەگەڵمان بووی. دووبارە سپاس بۆ بەڕێزە. سپاس بۆ زەناویشت، مەمنون لە ئێوە. سپاس بۆ تۆ.